وەگەوەی لە قۆناغە جیاوازەکانی خەباتدا پرسی کەرکووک لایەن یەکێتیەوە بە گرنگ تەماشا کراوە. ڕووداوەکانی دوای 16 ئۆکتۆبەریش وەک دەراویشتەی ڕیفرەندۆمەکەی 25 لول کێشەی سیاسی و ئەمنیویداری بۆ کەرکووک لێکەوتوێتەوە. هەڵوەستەکردن لەسەر و پرسە تەوەری تایبەتی بە دۆداچوونی خاتوشانە برای مەحمەد بوو کە لە سەردانێکیدا بۆ کەرکووک لەگەڵ کادرانی یەکێتیدا کۆبووە. دەستخۆشی لە یەکەم کە لە کاتێک کە سەردانیمانەکە کە زۆربەی برادران هەر لە دووری دوورەوە تەماشای کەرکووکەکەن و لێدوان لەبارەی کەرکووکەوەدەن ئەو بە عملی هاتە ناومان دانیشت و ماوەیەکی زۆرش کۆبنەوەی لەگەڵ کردین و زۆر شتی دڵخۆشکەریشی باس کرد. یعنی لە ڕۆژانی داهاتوودا کە بۆ کەرکووچەکان ئەبێتە مایەی خۆشی و ئەم تەمومژش ئەڕەوێتەوە. سەردانیکردنی خاتوشاناز بۆ شاری کەرکووک من بە هەنگاوێکی زۆر پێویست و گرنگی دەزانم و داوا لە بەرپرسانی تریشەکەمەوانی کە لە پێش ئەحداسەکانی 16 ئۆکتۆبەر هەمیشە لە شاری کەرکووک بوونەوە یاخود ناوە سەردانی شاری کەرکووکیان کردووە. ئەمڕۆ لە هەموو کاتێ زەرورترە بۆی بێن دڵنەوەیی کەرکووچیەکان بکەنەوە بۆی بێن لە ناو خەڵکەکە بن بە تایبەتی لە دووس خوورمات و لە داقوق لە پردێ ئەو ناوچانی کە کارەساتیایە ڕوویداوە. ئەمڕۆ لە هەموو کات زیاتر پێویستیمان پێیانە بۆی ئەم کارەساتی کە بە سەر کەرکووکە هاتووە ناکرێتەوە لە خۆشییا لەگەڵمان بی و لە ناخۆشییا لەگەڵمان نەبی. هەمان ڕۆژ لێپرساوی ناوەندی دەرەوەی یەکێتی لەگەڵ ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران و ئەندامانی لیستی برایەتی کەرکووک کۆبووە و جەختی لەسەر پێویستی چارەسەرکردنی کێشەکانی ئێستای کەرکووک کردەوە. هەموو ئەو کێشانەی کەوا لە لیستی برایەتی هەیە و لە شاری کەرکووک هەیە و کێشەی ئەنجومەن و کێشەی سیاسی ئیداری اقتصادی هەمومان خستۆتە بەرچاو نەهامەتی خەڵک ئازارەکانیان وەزعی ئێمە وەزعی کورد لەم شارە پێگەیان چۆنێتی مامەلەکردن لەگەڵ ئەم بابەتانە ئایندەمان چۆنە بێ چارەسەرەکان چۆن نەبێ هەمومان باس کردووە لەگەڵی زۆر بەدڵێکی فراوانەوە گوێی لەمان گرتووە سەبارەت بە هەموو ئەو ئەستەنگانی کە ڕێگەی لێمان کردووە بۆیە ئێمە دەستخۆشی لێکەین کە ئەم سەردانە گرنگەی بۆ ئێمە کردووە بە هەموو چین و توێژەکانی شاری کەرکووک ئەمڕۆکە ئاشنا بوو. لە لێدوانێکیدا بۆ میدیاکانیش خاتوشانازی برای مەحمەد ڕایگەیان پرسی کەرکووک بەردەوام جێگرێکی پێدانی یەکێتی بووە و بۆ ئایندە شەرکی یەکێتیە خزمەت بە ئاسایکردنەوەی دۆخی کەرکووک بکات. بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو هەوڵێکی خۆی ئەیاتن بۆ دەرباسکردنی کەرکووک لەم دۆخەنە هەموارەی کە هاتوۆتە پێشەوە و ئەوە ئەرکێکی مێژووی سەرشانی یەکێتی نیشتیمانی کوردستانە چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر هەمومان ئەزانین کە خوێنێکی زۆری بەخشیوە بەم خاکە پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە کە بە درێژایی ئەمەم وەختە کە ئەڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان مەبەستم خەڵقی شاری کەرکووکی خۆشەویست بووە کە زۆربەی هەر زۆر یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و لە هەموو فترەکانە و لە هەموو زروفێکی ناخۆشە ئەوانە بوونە کە قەڵای بەرزی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون لە دەرەوە و هەروەها لە ناو شاری کەرکووکیشە. هیوادارم کە بەو شێوەیە نەبێتن کە خەڵقی کەرکووک هەست بکاتن کە قیادەی یەکێتی بەتەنیا بەجێهێشتووە ئەوە ئەرکی سەرشانی هەموو ئەو برادەرانەیە هەموو ئەو هەواڵانەیە کە بە هیممەتێک بکەن و کارێکی وا بکەن کە نەهێڵن هیچ کەسێک لە کەرکووکە بە کورد و عەرەب و تورکمانە هەستەوە بکاتن کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەتەنیا بەجێهێشتووە. لە دیدار و کۆبنەوەکانیدا لە کەرکووک لێپرساوی ناوەندی دەرەوەی یەکێتی جەختی کرد دۆزینەوەی چارەسەری یاسایی و دەستوری دەتوانێت زۆر لە کێشەوە ئەستەنگەکانی ئێستای کەرکووک چارەسەر بکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.